ئەمڕۆ میوانی بەڕێزی بەرنامەکانمان خات و شیرین یونس ئەندامی خولی پێنجەمی پەرلەمان و جێگری مەڵبەندی ڕاپەڕین زیاتر لەسەر ئەزمونە قسەمان بەوە کادەوەی کە خاتوونێک ئەگەر بتوانێت بگات بە پۆستی سەرکردەبوون لە هەر ئیشێکا بێت ئەبێت چۆن کار لەسەر خۆی بکات و هەروەها ئەمیش وەکو ئەزمموی خۆی زیاتر زانیاریمان پێشکەشەکە. خات و شیرین سڵاوت لێبێت کە ئەمڕۆ لە ڕانەی ئازیزەوە لەگەڵمانایت بەیانیت باش خاتون. بەیانیتان باش، بەیانی هەموو کورسات و بینەرانی کورسات باش. بورن ئەمڕۆ تۆزێک تەندروستیم تەواو نییە داوای لێبوردن دەکەم. هیوای چاکبوونەوەت بۆ خوازیین. ئێمە خۆشحاڵین کە جەنابەت کاتت ڕەخساندووە سەرباری ئەو بارودۆخی تەندروستیتە، بەڵام لەگەڵ بەرنامەکەی ئێمە بووی جا هەر سەرەتا بە لەمەوە دەست پێ بکەین کە شیرین خان خاتوونێک بۆی کە ببێت بە سەرکردا ئەبێت چ تایبەتمەندیەکی تیابێت، ئەبێت چۆن کار لەسەر خۆی بکە و ئەبێ ئەو ڕێگەیە کە پیا هاتووە چۆن هەمواری کات. بەڵێ ئێمە ژنان لە هەرێمی کوردستان کە ببینین ینی لە سەردەمی شاخەوە هەموو ژنان لە هەموو ژنانی کورد لە هەموو ژنانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئازادتر بوون لە هەموو بوارەکاندا. ئەگەر سیرکەین ئێمە بگەڕینەوە بۆ ڕابردوو لە سیاسەتدا سەیری هێرۆخان بکەین کە لە شاخدا شان بەشانی مام و هەموو پیاواندا بووە. ئێمە ژنان دەبێ هەمیشە سەیری ژنەکانی ڕابردوو بکەین، ئەگەر لە هونەردا سیر بکەین دەبێت سەیری عیشەشان بکەین و لە سیاسەتدا سەیری حەبسەخانی نەقیب بکەین. ئەوانە هەموو ژنی سەرکردە بوونە بەڕاستی لە ڕابردوودا بۆ ئەوەی ئێمە ژنان ئەزممویان لێوەربگرین، ئێمە بتوانین لەسەر ئەم ڕێچکێ کار بکەین. ژنان ئەگەر بیانێ ببن بە سەرکردا پێویستیان بە قوربانی دانە بۆ ئەوی بتوانن ژنان بە میهرەبانیەوە بە کە ژنان دایکن بەوانەوە جوانن کە دەتوانن ببن بە سەرکردە، دەتوانن ببن بەو ئەستێرەی کە لە ناو هەرێمی کوردستان بگەشێنەوە. ئێمە ژنانمان زۆرە کە لەو کایەدا کار بکەن و هەنگاو بە هەنگاو دەتوانین بۆ ئەوەی لە ناو کۆمەڵگا و شان بەشانی پیاوان بەڵکو زیاتر لەوانیش بتوانین کار بکەین. ژنان قوربانی زیاتر دەدەن. فعلەن تۆ قسەیەکت کرد کە ئەو ژنانێک کە گەیشتون بە هەر پێگەیەک بەڵێ قوربانی زۆر دەدەن لە زیاتر لە ڕەفیقا پیاوەکانمان قوربانی دەدەین، بەڵام سەرکەوتوتر دەبین لە ڕەفیقە پیاوەکانمان. لەبەرەوەی ئێمە دەتوانین لەگەڵ ئەو کۆمەڵگا چون دایچین، ینی ژنان دەبن بەدایک بۆیە میهرەبانترن، بۆیە دەتوانن لەگەڵ کۆمەڵگا باشتر تەعامل بکەن، باشتر بتوانن بچنە ناو هەر کایەک کە بیانەوە، هەم لە کایی سیاسی هەم لە کایی کۆمەڵایەتی هەم لە هونەردا کە دەبینین ئێستا لە کۆمەڵایەتیدا زەریفستان دایکی ڕێز عشیرەتی سوورچیانە و ژنە و عشیرەتێکی زۆر گەورەی لەبەردەستە. بۆی ئەوانە مێژوون بۆ ئێمە، ئەوانە جێگی شانازین بۆ ئێمە. دەبێ ئێمە هەمومان فەخر بەوانەوە بکەین، لە سیاسەتدا فەخر بە هێرۆخانەوە بکەین، لە هونەردا فەخر بە عیشەشانەوە بکەین، لە کۆمەڵایەتی فەخر بە دایکە زەریفستانەوە بکەین و ئێمە دەبێت وردە بچین بۆ ئەوەی کە شان بەشانی پیاوەکانمان کە کارمان کردووە زیاتر ژنان بێنە ناو ئەو کایە و کۆمەڵگاوە. هەرچەندە ئێمە نابێم ڕۆڵی کورسات دەبێت زۆر بەرز بنرخێنی، لەبەرەوەی یەکێک بوو لە میدیا هەرە سەرچیەکانی کە ژنی بە تایبەت ئەو ژنانی کە لە کورسات کاریان کرد زۆربیان بوون پێگەی سیاسیان وەرگرتووە و لە کەناڵەکانی تر باشتر ناسراون لە ناو سیاست و لە کۆمەڵایەتی لە هونەر لە هەمووی. بۆیە کورسات یەکێک بووە لەو ماڵانەی کە ژن بە تایبەت تێیدا پێگەیشت و سەرکەوتوو بووە. ئێمە بیرمان نەچێتەوە کە لە ناو حیزبە سیاسیەکان ئێستا احتیمامی باش بە ژن دەدرێت، بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ناو یەکێتی دەبێ ئێمە هەمیشە ژنان من لە هەموو شوێنێک باسم کردووە لە تەنانەت لە کۆنگرەی نەتەوەی کوردیش باسی ئەوم کرد، گوتم ئەگەر مامجەلال نەبوایە ژنی کورد نەدەگەیشت بەوەی کە ئێستا هەیە. بەڕاستی مامجەلال ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە لە ناو سیاسەتدا و دەستگرتنی ژنان بۆ ناو کایەی سیاسی و بە درێژە پێدەری بەڕێز قوبات تاڵەبانی.
بەڕاستی لە دوای نەمانی مام جەلال کاک قوباد یەکێک بووە لەوانەی کە دەستی ژنانی گرتووە بۆ ئەوەی هەموو بوارێکی بۆ ڕەخساندوین هەموو دەرگاکانی بۆ کردوینێتەوە بۆ ئەوەی ئێمە خاوەن قەرار و پێگە و قسە و مەبدەئی خۆمان بین بتوانین لە ناوکایی سیاسی و هەر کایەکتر ئیش بکەین بۆیە دەرگاکان بۆ ئێمە زۆر کراوەیە و ژن جهدی خۆی دەبێت لە ئێستادا بتوانێت جهدی خۆی بخاتە کار بۆ ئەوەی بتوانێت دانەبڕێ لەو کاروانەی کە هەیە پێشکەوین و ژنانیش دەبێ بەڕاستی ئێستا زیاتر قوربانی بدەن و بێنە پێشەوە چونکە هەلەکان ئێستا باشتر ڕەخساوە و باشتر دەرگاکان کراوەیە بۆ ئێمە. خات و شیرین زۆر کات ئێماڵین لەسەر ئەوەی کە هەل لە ڕابردووە هەل لە سەردەمی شاخەوە وی کە تۆش ئاماژە و پیاکە بۆ نمونە سەرۆک مام جەلال کە لەیۆ لەگەڵ هەموو ئەم نەهامەتی و ناخۆشیەی بەسەر میلەتەکەمان هاتووە بەڵام بیرروڕایەکی زۆر ئازادی خوازی هەبوو کە ژنانە بێ لەسەر پێی خۆیان بوەستن کە ژنانە بێ خۆیان خاوەن بڕیار بن کە ژنانە بێ خۆیان بتوانن توانەکانی خۆیان بسەلمێنن و بەمەش لەگەڵ ئەمەشانەوەستا بێ پیاوان پشتیان بگرن بۆیە هەمیشەش لە کوردەواری خۆمانە زۆر جوانە ئاڵێ کە هەر ماڵێکی باشت بینی ژنێکی ئازا لە پشتیوێتی هەر پیاوێکی باشت بینی ژنێکی ئازا لە پشتیوێتی ئێستاش هەتا ئێستا کە ئەم دەقەی ئێمە قسەی تیاکەین من بەڕاستی یەکسەر ئەمایان ئاوا ئەڵێم لەم دەفەرەی ئێمە ئەمەنە ئازادی دراوە بەشن ئەمەنە بیر و ڕای ژنانە چێتە بواری جێبەجێکردنەوە ئەمەنە ژنا سەرکردایەتیمانەکەن وای لێ هاتووە کە بتوانین هاوسەنگیەک ئەگەر تەواویش دروست نەبێت دروستی کەین بۆی کە بتوانین لە هەموو پێکەکانە ژن ڕۆڵێکی بەرچاوی هەبێ بەڵام ئەوەی کە گرنگە تا چەند پێویستە کۆمەڵگەشت لەگەڵ ئەم بیر و ڕایە بێ تا چەند پێویستە بۆ نمونە تۆڵی ئەمە قوربانی ئێن تا چەند پێویستە کۆمەڵگەشت لە کۆمەڵە قسە و قسەڵۆک و کۆمەڵە بابەتی ئەوەی کە تۆ ژنی نابێ ئەمە ئەبێ هاندەرێک بێت بۆی کە بتوانین تۆ کاری باشتر بکەیت ئەمە چەند گرنگە کە ئێمە بە من بەڕاستی کە ئەڵێم لە دەرەبەری ڕاپەڕین و لە ڕانێ و قەڵازێ خۆشەویستەوە کە ئێوە دەواازەی ڕاپەڕین بوون بە ژن و مناڵ و پیا و گەنجەوە لە پێنجی سیا ڕاپەڕینتان کرد ئەوەی سەلمان کەیتر جیاوازی نییە بەڵام چەند گرنگە ئەمە هەر بەردەوام بێت. درستە ئێمە گەر کۆمەڵگا هەنگاوێک چی زۆر باشیناوە و لە هەنگاوە باشەکانە و بەرە و نایاب دەڕوات بەڕاستی بۆ ئەوەی ژن لە بێتە ناو هەموو کایەکان نەمە مەوزوع هەر سیاست نییە هەموو کایەکان بڵێ کۆمەلگا ئێستا تێگەیشتێکی باشی هەیە بەس تەمەنا دەکەم کۆمەلگا تێگەیشتێکی باشتری هەبێت لەوەی کا هەیە بەس ژن هەر ژنێک کە هاتە ناو هەر کایەکی سیاسی یا هوەری یا هەر کارێک بیاوێ بیکات نابێ ئاوەڕ بداتەوە لە دواوە چونکە تۆ کە ئاوەڕت داوە لە دواوە تۆ سەرکەوتو نابی لە ژیانت تۆ دەبێت مستەقیم بڕۆی و بەرەو سەرکەوتن بڕۆی ئەو ئامانجەی کە هەتە بیپێکی کە گەیشتێ سەرکەوتن ئەو کاتێک کۆمەڵگا تێدەگا کە تۆی کە تۆ خاوەن ڕاستیەکە بووی و تۆ بەڵێ کۆمەڵگاش دان بەوە دادنێت کە تۆ ژنێکی ئازا بووی کە تۆ ژنێکی شایستەی کە تۆ ژنێکی دەبێت پێشەنگ بی کە کۆمەلگا ئێستا تێگەیشتێکی باشی هەیە تەمەنا دەکەم ئەوەی کە هەیە بەشێکی کەمی ماوەکە لەوەی تێنەگات کە ژن دەبێت بەڵێ پێشەنگ بێ ژن دەبێت لە کایەکانە بێ دەبێت لە جونگە ئەساسی سیاسیەکاندا هەبێ ژن دەبێت سەرکردە بێ ژن دەبێت مەسئول بێت ژن دەبێت مەسئولی بەڕێوەبەری دایرەیەک بێت کە ببینین ئێستا شتێکی زۆر جوان دەبینین بە تایبەتی لە سنووری ئێمەدا زۆربەی بەڕێوەبەری باڵقەکان ژنن یعنی ئەوە متمانەیەکی زۆر گرنگە بە ژن ینی دەبێت ژن ئەو متمانەیە لە دەست نەدا ژنانی دوای ئەوان کە مثلەن لە سیاستدان بەرپرسن یاخود مەسئولن یان مدیری دائیرەیەکن دەبێت مۆزەفەکان و دەبێت ژنانی دوای ئەم سەیری ئەوکەن بۆ ئەوی بتوانن بچنە پێشەوە هیچ کاتێک تۆ گەر بتەوێت کارێک بکەیت هەم لە سیاست هەم ینی هەر بوارێک کە تۆ بتەوێت نابێت گوێ بە کۆمەڵگا بدەیت دەبێت احترامی کۆمەڵگا بگری دەبێت ئێمە لەو کۆمەڵگایە گەورە بووینە و ئەو کۆمەڵگای ئێمەی پەروەردە کردووە دەبێت لەو کۆمەڵگایەوە وردە بڕۆی بۆ ئەوەی کۆمەڵگا بەرە و ئاراستەیەک بەرین کە ژنانی ئێمە دایکن ژنانی ئێمە کار دەکەن ژنانی ئێمە شایستەی ئەوەی بوونە کەشان بەشانی پیاوان لە شاخ یعنی پێشمەرگە بوونە ئێستا ئێمە ملازم حەلیمێکمان هەیە ڕسمەکەمان گەورە کردە لە مەڵبەندی 24 ڕاپەڕین
ملازم بۆ یەکەم ژنی شاخ بووە کە پلەی ملازمی وەرگرتووە طبعاً ئەو بۆ مێژووی ئێمە بۆ ژنان ئەو شتێکی زۆر گرنگە بەڵام ئەوە یعنی کە ئێمە لە شاخەوە لەگەڵ بووینە مۆزوعەکەەوە بووە مامجلال پشتیوانی کردوینە پیاوەکان پشتیوانیان کردوینە ئێستاش داوا لە کۆمەلگا دەکەین کۆمەلگا زیاتر پشتیوانی ئێمە بکەن بۆ ئەوی بتوانین زیاتر پێش بکەین و شان بەشانی پیاوەکانمان شان بەشانی براکانمان و دەتوانین بەڵێ ئێمە دەتوانین مەسئول بین ئێمە دەتوانین بەڕێوەبەر بین ئێمە دەتوانین سەرکردە بین ئێمە دەتوانین وڵات بەڕێوەبەرین دڵنیان دەکەینەوە ڕەنگە باشتر لە پیاوان ببورن ینی کە بەرامبەر پیاوان وا دەڵێم ڕەنگە باشتر لە پیاوان بتوانین ئێمە ئەو هەنگاوانە بنین بۆ سەرکەوتنی هەموو وڵات و هەم ژنان و هەم پیاوانیش. بەداخەوە هەندێک جار ئەبینین لە پاڵەوەی کە نمونەی زۆر جوانی سەرکەوتومان هەیە نەک لە کوردستان لە هەموو جیهانە ژنی سەرکەوتووی زۆر هەیە بەڵام کاتێک باسی ژن وە سەرکردایەتی ئەکرێت متمانە پێی نییە هەر لە نمونەیەکی بچووکەوە بۆ نمونەگەر لەسەر جاددا کەسێک خراپ شۆفێرێکە ئەڵەنەوە ژنە دوایە چێتە تەنیش تێبینی بەخواڵەوە نەشە ژن نابێ ئەم باوەڕە نەرێنیە لەبارەی توانای ژن چۆن بڕوێنرێتەوە هەروەکو خۆت چۆن ئەزمون باس ئەەکەیت کە ئەم تێڕوانینە نەرێنیە بگۆڕێت بۆ تێڕوانینێکی ئەرێنی کە ئەگەر ژنێک لە شوێنێکا بوو نەڵێن ئەوە ژنە دەرەقەتی ئیشەکە نەیەت. ئێمە ژنان دەبێ خۆمان ئەوە بکەین کە بتوانین هەر ژنێک کە چۆ پێگەیەکی سیاسی یاخود پێگەیەکی هوەری یا هەر پێگەیە مثلەن لە تۆ پێشکەشکاری هەموو ژنەکان دەبێ خۆیان بسەلمێنن بڵێ ئێمە شان بەشانی ئێوە دەتوانین کار بکەین ئەگەر زیاتر نەبین کەمتر نین ژنان دەبێ خۆیان ئەو ڕۆڵە بۆ خۆیان دروست بکەن ینی داوا لە هەموو ئەو ژنانە دەکەم کە هەر پێگەیەکیان هەیە لە هەر بوارێکدا ئیش دەکەن نابێ خۆیان کەمتر بزانن لە پیاوەکان بەڵکو ئەگەر زیاتر نەبین کەمتر نین بۆیە من ئێستا لە وەڵبەندی 24 ڕاپەڕین جێگری مەڵبەندم خۆم پێ لە پیاوەکان ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە و ئەو کاری ئەوان دەیکەن من دەتوانم زیاتریش بیکەم و لە پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە ڕەنگە ئەو کارەی من کرد بێتم زۆربەی پیاوەکانیش نەیانتوانی بێ بیکەن بۆیە ژنان دەبێ خۆیان بسەلمێنن کە ئێمەین بۆەوەی تێڕوانینی شەقام و تێڕوانینی پیاوان یعنی ئەو ئاستە نەبێت لە ئاستیەوەی کە بڵێن ئێوە ژنن بڵێ هەیە هەندێک پیا و هەن بەڕاستی ینی بەڵامەوە نسبەیەکی کەمن کە بە ژن سەیری ئێمە دەکەن پلەیەک لە خوار پیا و سەیری ئێمە دەکەن کە ئێمە ناتوانین ئەو شتە بکەین نەخێر ژنان دەتوانن شتە زەحمەتترەکان بکەن لە پیاوکە لەناو هەم لە سیاسەتدا هەمکە با پیاوان بتوانن یەک ڕۆژ منداڵ بەخێوکەن زانم دەتوانن با پیاوان بتوانن منداڵێک کە لە منداڵیەوە لەدایک دەبێ بتوانن پەروەردەیکەن گەورەی بکەن ئەوە ئێمەین سەرکردەمان پێگەیاندەوە ئێمەین دایکین کۆمەڵێک منداڵ و کۆمەڵێک سەرکردە کۆمەڵێک مامۆستا کۆمەڵێک ئەوانەی کە لەو کۆمەڵگا دەیبینین ئێمە پێمان گەیاندوونە لەبەرەوەی ئێمە دایک بووینە بۆیە ژنان کە بتوانن سەرکردە لە بێنە دنیا و گەورەیان کەن و پەروەردەیان کەن و بیان خەنە ناو کۆمەڵگا ژنان دەتوانن سەرکردایەتی پیاویش بکەن. زۆر باشە خات و شیرین من پێم خۆشە لەبەرەوەی کە هەر کاتێک ژنێک هەوڵیات ببێتە سەرکردا ئەوێ هاوسەنگیش ڕابگرێت لەوەی کە تواناکانی پیاوان و پشتگیری پیاوانیش نەبێ ناتوانێت و هەنگاوی باشتر بنێ بۆ لەبەرەوەی ئێستا لەبەرەوەی خانمانیش لە نێو کایەکانە کارەکەن ئەگەر مناڵێکی شەبێ لە خێزانێکە بەش کراوە بە جەدۆلیش بێت ئەبێ ئەتا ئەم لە دەوامیێتەوە ئەو خزمەتی بکاتچکە دەردی خۆمان کوردەواری زۆر جوڵی جەرجی هەردوو لایە ئەبێ پارێزگاری لێ بکەین وە بڕوابوون بەوەی کە ئەزانین کە دایک چەند پیرۆزە ئەزانین دایک چەند میهرەبانە ئەزانین کە ژن چەند ڕۆڵێکی بەرچاوی هەیە بەڵام ئایا ئەمە پرسیارێکە کە بینەرەکانیشمان گوێی لێ جەنابەت بێت پرسیارێکەکە ئەگەر ژنێک چووە یەکێک لە کایەکانەوە بۆ نمونە بڕیاردەر بێت تا چەند گرنگە بڕیاردەری خەڵک بێت تا چەند گرنگە بڕیاردەری ژنان بێت تا چەند گرنگە کێشەی ژنان چارەسەرکات ئەمانە بۆ خۆی لە خۆیان هەمووی کۆمەڵی خاڵن ئەگەر چووە هەر مانسەبێک هەر پلەپۆستێک تا چەند گرنگە پشتەوەی خۆی بیر نەچێ و ئەو کەسانی بیر نەچێت کە پێویستیان بەوە. دروستە من هەمیشە گوتومە لە
ڕەنگە لە دانیشتنەکان لە مقابلەی تەلەڤیزیۆنی ڕەنگە ڕۆژێک وا دەرفەت نەکەوت بێ من باز لەوە بکەم کە بڵێ پیاوان کە لە پشتمان مەسەلەن ئەوەی کە لە ماڵەوەیە کچ بێت ئەگەر باوچی یاخود براکەی ئەو هێزە نەبێت لە پشتی و پشتیوانی بکات و هەلی بۆ بڕەخسێنێت ڕەنگە نەتوانێت تێیدا سەرکەوتوو بێ و من کە هاوسەرمە ئەگەر هاوسەرەکەم هاوکارم نەبێت لە هەموو بوارەکان چونکە ئەوەی کە هەر ژنێکە دەچێتە ناوکاری سیاسی یاخود کارێک دەکات بڵێ هاوسەرەکەشی قوربانی دەدا هاوسەرەکەی بەوە قوربانی دەدا کە ڕەنگە هەموو کاتێک نتوانێت خزمەتی بکە نتوانێت خواردن نەبێت نتوانێت منداڵەکەی یعنی بە تەنیا بەخێو بکات بۆیە بڵێ ڕۆڵی پیاوان گرینگە لەوەی ڕۆڵی هاوسەر زۆر گرینگە لەوەی کە پشتیوانی ژنان بکرێت لەوەدا لە بڕیارداندا بڵێ کە هەر ژنێک من زۆر جار گوتومە زۆر جار ڕەخنەشم گرتووە لە هەندێک ژن کە دەگەنە پێگەیەک یاخود کارێک بەرپرسیارەتیان دەدرێت تا ئەستۆ دەبێت ئەو ژنانە بڕیاردەرێکی تەوازن بن بڕیاردەرێکی خۆپەرست نەبن بڕیاردەرێک بن لە مابەینی ئەوەی کە ژنان بێنە پێشەوە نەک خۆم تەنها من لە کایەکە بم ژن نتوانم ژنێک بێنمە پێشەوە ئێمە دەبێ هەنگاو بنێن بۆ ئەوەی کە من لە پێگەیەک بووم زۆرترین ژن لە چواردەورم بێ ئەوە گرینگە ئەوە ژنی سەرکەوتووە کە زۆرترین ژن لە چواردەوری بێ ئەو ژنە سەرکەوتووە کە لە بڕیارداندا قەراری بەدەست بوو فەرق نەکا لە مابەینی ژن و پیاوەکەدا کە تۆ فەرقت کرد لە مابەینی ژن و پیاوەکە کەواتە من ناتوانم هاوسەنگ بم وەکو پیاوەکە هاوسەنگ ڕابگرم بۆیە ژنان ئەگەر لە هەر کارێکدا کار بکەن لە هەر پێگەیەک کار بکەن مدیر بن بڕیاردەر من هەر شتێک بن دەبێ هاوسەنگی لە مابەینی ژن و پیاو ڕاگرن یەکەم کاریانەوە بێ هاوسەنگی ڕاگرن دومیان ئەوە بێ زۆرترین ژن بهێنن بۆ ئەوەی فێریانکەن ببن بەسەرکردە فێریانکەن بڵێ سیاسەت وایە ئێوە گەر من بە تەنیا سیاست بکەم هیچ ژنێک فێرە ئەو سیاسەتە نەکەم کە هەیە کەواتە من ژنێکی سەرکەوتوو نەبووم کەواتە من ژنێک نەبووم ئیسفادەم هەبێ بۆ کۆمەڵگا ژن ئەو ژنە ئیسفادەی دەبێت بۆ کۆمەڵگا ژن پێدەگەێنێ ژن دێنێتە ناوکایی سیاسی ئەوەیە کە ڕێگای ڕازنیشانی ژن بدات ڕێگەی ڕازنیشانی پیاویش بدات باشە کاتە گرنگ شایستە سالاریەکەیە شیرین خان کە ئەم جارەگە ژنانش لە دەسەڵاتە بوون پیاوان گلەینەکەن بڵن قەدرمان لەیەکە جا وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت ئەوەیە کە متمانە بەخۆبوون خاڵێکی گرنگە بۆ ژنان ئەگەر بیانەوێت سەرکەوتوو بن بەڵام ئەبێ هەم خۆیان کار لەسەر خۆیان بکەن هەم چواردەوریش هاوکاریان من بۆی کەم متمانە بەخۆی لەوانە دروست بێت یان بەهێز بێت هەندێک لە خاتونەکان لانەی لە سەرەتای ڕێگەکەیا بن پێم خۆشە بەڕێزت وەکو ئەزمموی خۆت پێیان بڵێ چی بکەن ئەم متمانە بەخۆی چۆن دروست بکەن یان چۆن بەهێزی بکەن طبعا هەموو ژنێک ئەگەر متمانەی بەخۆی نەبێ ضرور نیە بێتە دەرێ من تەمەنم 16 ساڵ بوو هاتوومە ناو ڕێخستنەکان کارم کردووە کە ژن کەم بوو ئەو کاتەی ینی تەمەنەکە بچووک بوو بەڵام پێویستیان پێ بوو بۆ ئەوەی هین بێت ژن لە سەرەتاوە ئێمە کە دەمانەوێت کچەکانمان لەدایک دەبن دەبێ وایان فێرکەین خاوەن قەراری خۆیان بن و متمانەیان بەخۆیان بن هەر ژنێک کە متمانەی بەخۆی نەبێ نەخێرتەیدا سەرکەوتوو نابێ من کە لە شوێنێک دانیشتم لە مەجلیسێک دانیشتم 100 پیاوی لێبێ بە تەنیا من ژن بم خۆم وانیشان دەدەم کە بەقەت 100 پیاوەکە من دەتوانم قەرار بدەم لە ڕووی خۆمەوە نەک لە ڕووی ئەوەی کە من هیچ بەهایەک بۆ پیاوەکان دانەنێ متمانەی ئەوم بەخۆم هەیە کە لە ناو 100 پیاو دانیشم قسە بکەم وای ژنان دەبێ یەکەم شت کە هەر کارێک دەکەن لە دایک بوونەوە لە هاوسەر بوونەوە مەسەلەن تۆ کە هاوسەرگیری دەکەی کە متمانەت بە خۆت نەبێ ناتوانانی هاوسەرێکی سەرکەوتوو بی کە بڕیار دەدەی ببی بەدایک کە متمانەت بە خۆت نەبێ دایکێکی سەرکەوتوو نابی و ناتوانانی لەگەڵ عائیلەیەکی جیاواز تێکەڵبی کە متمانەت بە خۆت نەبێ ناتوانانی سیاست بکەی بۆیە داوا لە هەموو ژنان دەکەم لە هەموو کچان دەکەم یەکەم کار کە دەیانەوێ هەنگاو بنێن متمانە بە خۆیان متمانە بە خۆبوونە ئینسان دەبێت متمانەی بە خۆی بێ اینجا ببێت بە هاوسەر ببێت بە دایک ببێت بە خوشک ببێت بە سیاست بێتە ناو سیاست ببێت بە سەرکردە هەموو ئەو خاڵانە کە دەتەوێت تێیدا سەرکەوتوو بی هۆکاری یەکەمی متمانە بە خۆبوونە وای ئێمە دەبێت متمانەمان بە خۆمان بێ اینجا سەرکەوتوو بین لە هەموو کایکی سیاسیدا دەستەکانی خۆش بێت زۆر سپاس خات و شیرین سپاس بۆی کە وەکو ژنێک وەکو ئەوەی کە بە وزە و چالاکیە جوانەوە کە قسە لەسەر توانەکانی ژنانە کرد هیوادارین هەمیشە ڕۆڵی ژنان
لە بەرچاو بگیرێ هەمیشە بتوانن وەکو سەرکردەیە بڕیار دەربن هەمیشە پیاوانیش بتوانن پاڵپشتێکی سەرێکیان من بۆی کە بتوانن لە کارەکانیانە بەرداوامن. دووبارە سپاس بۆ تۆ لێرە شۆجارێکی ڕێز و خۆشەویستیمان بۆ دەڤەری ڕاپەڕین و بۆ ڕانی خۆشەویست. سپاس بۆی کە ئەمڕۆ لە پرۆگرامەکەمانە بەشداربووی لەگەڵمان.